ئەمە 500 عیلەیە کەمەندامانە نابینایانە کورتە باڵاکانە ئەو خەڵکە فکرۆژارێک کە ئەمڕۆ من لە مخابرێکی ڕۆژناموسیا بینیم لە کاکستامان و نافسان کرد بەڕاستی هەستم تەزوو بە لەشمارکە هەستم کرد ئەمانە خەڵکێکی زۆر مستاخن و کەم دەرامەتن بتوانین لەم ڕۆژە بتوانین یارمەتیان بین بتوانین هەر کەسە لە ئاسی خۆی لە ماڵەکەی خۆیان دەست پێکات لە گەڕەکەی خۆیان لە شارەکەی خۆیان لە قەزاخۆی لەخوا بەزابێ ئەم وڵاتێمە خەڵکی میمکانت سەرمایه‌دار و بارەداری باشی تیا لەم کاتە ئەتوانێت هەنگاوێک بنێ یانی هەموو ڕۆژە پیاوەتی ناکرێت ڕاستی هەموو ڕۆژە ناتوانین یارمەتی خەڵک بین بەس ئەمڕۆ بە زەروری دەزانم بەواجبی سەرشانی خۆمانی ئەزانین هەر کەسە لە ئاسی مەسئولیەت دابێت بتوانێت هەنگاوێک بنێ لە ماڵەوە دانەنیشێ و بەدیار تەلەڤیزیۆنەوە بتوانێت سەری ئەم کەمەندامانەکە من خۆم خەڵکم بینیوە تەمەنی 30 ساڵە دای بیاڵەگرێ ئەمە چۆن توانێت بژێوی ماڵ و مناڵی پیاکە چۆن توانین یارمەتی خەڵک بین ئێمە بتوانین بە هەمومان هەر کەسە لە ئاسی خۆی دارێک بخاتە سەر بەردێک ئێمەرۆک و کۆمپانیای سەفرە چۆن لە چالاکیانگا بەشدار بووین ئەمڕۆ بەدەمی ئەم بانگەوازەوە ڕۆشتین سەبارەت بە هاوکاریکردنی و خێزانانەی کە هیچ سەرچاوێکی داهاتی ئەو تویان نییە ئێمە لە بەیانیەوە بە پشتیوانی خوا دەستمان پێ کردووە و ئەو هەڵمەتەی لە ئێستا 400 بۆ 500 خێزان ئەگرێتەوە ئەگەر پێویستی کرد لە قۆناغەکانی تریان لە شارەکانی کەش کۆمپانیای سەفرە ئامادەی تەواوی دەربڕیوە بۆی کە هاوکاری کەم دەرامەت و ئەو کەسانە بێ کە لەم حاڵتانە پێویستیان بە کۆمپانیای سەفرە ئەبێ ئێمە بە تەواوی توانامانەوە لە خزمەتی خەڵکی خۆمانە بین.